ئێستا ئێمە لە شاری لیچین لێرە خاتوونێکی کوردی وەرزشکاری لێ کە لێرە ناوبانگی داوەتەوە و باسی ئەو خاتوونەیە بە چالاکی وەرزشەکانی ئەم خاتوونە هاتوین لێرە لە کاتی وەرزشدا بیگرین و بیدوێنین. سڵاو لێ بێمانوو نەبی خان زۆر سپاس دەکەم خاتونیان لە لەندەنەوە باسی تۆمان بیستوە دەنگت داوەتەوە بە چالاکی وەرزشەکانە. تۆ کەیت چالاکی وەرزشەکانت چییە؟ بەڵێ من یان یاسین بۆ ئەو بینەرانی کە نامناسن لە شاری سلێمانی لەدایک بووم بۆ مای 5 ساڵ لە وڵاتی بەریتانیا ئەژیم و پێشتر یاریزانی هەڵبژاردە عێراق بووم خاوەنی دار مەدالیای ئاڵتون و زی و برۆنز بووم لەسەر ئاسیا وڵاتانی عەرەبی لە یاری پاسکی سواریە. ئەو مەدالیانە لە چه بوارێکا وەرگرتووە؟ بەڵێ من لە یاری پاسکی سواریە و یاریە جیاوازەکانی تریش بەڵام بەتایبەت لە یاری پاسکی سواریە و لە هەمان کاتە هەر لەو پیشەی خۆشمە خاوەنی دوو پرۆژە بووم لە هەردوو شاری سلێمانی هەولێر. من لەم وڵاتەش 2 ساڵ لەمەوە پێش مامۆستا بووم لە ئەکادیمیا مناڵی بچووک بچووک فێری مەلەوانیم ئەکردن و خۆشم بڕوانامەکانم پێ ئەیان ئەویش بەهۆی ئەوەی کە هەم لە کوردستان مامۆستای زانکۆش بووم دەرزی مەلەوانی وتۆتەوانێ و لێرەش پەرەما بوو بوارە و دەرزم بە مناڵی بچووک بچووکە وتەوانێ هەم لە فتنسیشا هەم لە بوارەشا دبلۆمان پێناوە لەوێژ ڕاهێنەری وەرزشم و خۆراکیش ینی پرۆگرام و کۆرسیش بۆ خەڵکی دانێ بامان. کە هاتیتە ئێرە ئەکید وەک زۆرینەی خانمانی کورد چەند ئاسەنگی کاتۆتە بەردەمت تۆ چۆن ئەوە چارەسەر کردووە هاوکات بەردەوامیش بوو لە خوێندنە؟ بەڵێ بەڕاستی کاتمان وڵاتە ئەو 5 ساڵە زۆر هیلاک بووم بەڵام هەدەفێکم هەبوو ئەمویست ئەوەی کە لە کوردستان نانهێشت تەواویکەم لێرە تەواویکەم. بۆڵی نانهێشت؟ بەڵێ لە بروی من ئەو کاتێکە دوو پرۆژەم هەبوو پرۆژەکانم زۆر گەورە بوون یەکەم پرۆژەش بوو لە تەواوی عێراق و کوردستانەکە کچێک بیکاتەوە پرۆژەی پاسکی سواری بوو لە هەردوو پارکی هەواری شاری سلێمانی و سامی عەبدوڕەحمانی هەولێر کە خەڵک بۆ وەرزش و بۆ تەندروستی بەکارهێنا پرۆژێکی زۆر جوان بوو سیمای ئەو شارانەی کردبووانە بەڕاستی بەڵامی تر دەسەڵات نانهێشت بۆ ڕاستی تەماحیان کردە سەر پرۆژەکانم و منیش بەڕاستی خەون و ئاواتم ئەوە بوو کە هەمیشە لە مناڵی و منە سەر پێی خۆم ڕاوەستا بووم بەڕاستی خوێندنێکی باشم خوێند بوو خیبرەیەکی زۆر باشم هەبوو لە بوارەکە خۆمە حەزمەکە خزمەتکەم حەزمەکە ئیشی جوانتر بکەم بەڵام ئیتر ئەوە بوو لە وڵاتی خۆما بەم شێوەیە ڕێگریان لێ کردم. یعنی چۆن ڕێگریان لێ کردی؟ بەڵام من پرۆژەکان بردم بەڕاستی ئەوەی هەولێریان هەڕێک بردم دوای ئەوەی کە 5 مانگ پرۆژەکەم کردوانە عەقدی 5 ساڵم هەبوو لە دوای 5 مانگ لیان بردم. کێلی بردی؟ دەسەڵات و حکومەتی ئەوانەی کە ئەوێ بەڕێوابن. یعنی چۆن ئەوان دەستیان چووە ئەوەی کە خەونی گەنجێک بەرن ڕێگری بکەن لە ئەو خەونە؟ بەداخەوە بەڕاستی ئێمە گەنجەکانی وڵاتی خۆمان زۆر بوێرن زۆر بەتوانان زۆر فکرە و ئیشی جوانیان هەیە ئەگەر مناڵم تەنانەت هاوکاریش بن چونکە من هیچ هاوکاریەک پێیسم باوان نەبوو هەم فکری خۆم بوو هەم مادیەن معنەویان من خێزانەکەم باوکم دایکم براکەم یارمەتیان نام پێویستم تەنانەت بە لایانی مادی نەبوو و لایانی معنەویەکەش چی بوو ینی تۆ بەڕاستی کە من شتێکی واجوانم کردوێتەوە تۆ چیە بێت کاوەی کچێکی گەنج معنەویەن یارمەتی بەن سەپۆرتیکەن لەوەی کە ئێوە تەماح بکەنە پرۆژە و ئیشوکاری ئەم کەسە بەڕاستی من ئەمە تەنها نمونەیەکم دایان نمونی وەکو من هەیە بۆیە گەنجەکانیشمان بەداخەوە لە وڵاتەیە نامێنە و بەجێ ئێڵن. ئەی بەس خاتونیان هەست ناکەی کاتێک کە دەیان گەنج سەدان گەنجی وەکو تۆ دەستبەرداری خەونەکانیانە بن وڵات بەژێڵن و یان بۆ ئێرەکەواتە گۆڕانکاری لە وڵاتە نابێ؟ بەڕاستی نەخەر ئەتوان بڵم نەخەر ئەتوان بڵم ئەو پرۆژە و ئیشوکان ئەانەوێ هەر بۆ خۆیان بێ گەنج نەبێتە خاوەنی پرۆژەی خۆی گەنج نەتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێت یعنی وەک چۆن بڵێ ئەانێ خۆیان شەریک بن لە هەموو شتێکە ئەمەش بەڕاستی جێی ئەسەفە چونکە نابێت بەو شێوەیە ینی بەڕاستی سیستمێکی وا هەبێت تۆ بێ هەوڵ بەی وەک چۆن بڵێ سوود لە توانای گەنجەکانە وەربگری بۆی کە وڵات بەرەو پێشەوە بڕۆی ئەی بۆ ئەڵێن کە نەوەی داهاتوو بەسمان ئەمەیە کە تۆ نەتوانیت گەنجەکانمان بیرۆکە پرۆژەی جوانیان هەبێت و خۆشیان داهێنەری ئەو پرۆژەیە بن تۆ نێڵی ئیشکەن ئەی وڵات چۆن بەرەو پێشەوە ڕات. ئەو بزنس و کاری خۆت کە ئێستا کردوتە هیچ پەیوەندی هەیە بە بەکارکە خۆت لە کوردستان یا ئەو بواری کە خۆت بۆی ئەسووتەیت وەک کورد وتەنی؟ بەڵێ من
ئەو بوارەی خۆم کە پێشتر شیکاریم تەواو کرد بوو من لە شیکاری لە جەستەیە تەواوم کرد و بەڕاستی ماسوولکەکان جونگەکان ئازار ئیسابە بەڵام حەزم کرد تەواوکەری ئەوە لە بەشی شیکاری فەیسیش دەموچاویشە بۆی هەر هەموو ئەگەر شوێنێک ئاوا ئێستاوەکو کردومەتەوانێ و ئینشاءڵڵا دوایی پیشانتان ئەیەم بتوانم هەم چارەسەری جونگە و لەشی کەسەکان بکەم لە هەمان کاتە جوانکاری فەیس و چارەسەری قژ و زۆر شتی تریش کە تەواوکەری هەمووی بێکە و بەسمەوانە. خاتونیان چۆنە ئەم پیشەیە هەڵبژار و ئەم پیشەیە وەکەمان زانین دوورە لە وەرزشەوە و خۆت خاتونێکی وەرزشکاری. بەڵێ من خۆم بەشی شیکاریم تەواو کردبوو شیکاری جەستە ئاناتۆمی بۆ ماوەی ساڵانێکی زۆر هەم لە کوردستان و هەم لە وڵاتی بەریتانیا و تەنانە وڵاتانی عەرەبیش بڕوانامەم هەیە خوێندومە بەکالۆرۆسم هەبوو لە زانکۆ سلێمانی و خوێندکاری ماستەر بووم لە بەشی ئیساباتە بەڵام کە هاتمە ئێرە بۆەوەی کە تەواوکەری ئەم بەشە بێت و لە هەمان کاتە شیکاری پێستیشم تەواو کرد لەگەڵیا بۆیە بە تەواوەتی شیکاری جەستە و شیکاری دەموچاویش بەیەکەوانێ بتوانم شوێنە بکەمانە و چارەسەری خەڵکی بکەم. ئێستا کارەی تۆی کە زیاتر جوانکاریە. بەڵێ ئەی چ کارێکی وەرزشی ئەەکەی لە پاڵ ئەم جوانکاری؟ بەڵێ بەشی تێراپیسمان هەیە عەزەڵەکان ئەوانەی کە ئازاری ماسوولکانەیە تووشی ئازار بوون یاخۆ تووشی ئیسابە بوون لێرە بە هەمان شێوە بەشی تێراپیستەکە چارەسەریان بۆکەم. چارەسەرکە لە ڕێگەی چێوەیە؟ بەڵێ لە ڕێگەی تەدلیکردنی مەفسەڵەی ئەو کەسەوانێ بە تایبەتی پشت و قۆڵ کلاینتێکی زۆر زۆرمانەیە هەمووی تووشی ئیسابە بوون و ئەبێت چەند جەلسەیەک لەگەڵ ئێمە بڕۆن هەیە عملیاتی بۆ دانراوە پێش عملیاتەکە بێ تیراپیستی بۆ بکەیت و دوای عملیاتەکە لامان کاتە بەشی تیراپیستی بۆ بکەیت وەمەش پێویستی بەوەیە کە شوێنێک وەکو ئەم شوێنەی ئێمە کە ئێستا دامان ناوە لەم شوێنەوانە وەربگرێت پێشەوەی کەسەکە بچێتە عملیاتەوە یاخود ئەگەر پێویست نەکا عملیات بکە ئەو لەلای ئێمە مەفاسل و جونگەکانی لێرە تیراپیستی بۆ بکەین. لە سوپاس بخوای گەورە من کە هاتوومەتە ئەم وڵاتە شوانم بە ڤیزە هاتووم بەڵام لە هەمان کاتە کە گەشتمە ئەم وڵاتە من بە خوێندن دەستم کرد بە خوێندن بۆ ئەوەی کە خوێندنەکەم ئەوەی کە خوێندومە پێشتر تەواوکەری بێت و زیاتر بڵێم لەم وڵاتە 25 بڕوانامەی ڕێکم هێناوەتە ئەم دقەیە و ئێستاش سوپاس بخوای گەورە بۆ ماستەر وەرگیراوم لەم بوارەیە و 2 ساڵی تریش ئەیش بڕوانامەی کرە چێتە سەری. خاتونیان دەڵێت بەریتانیا بۆتە وڵاتی دایک بۆ من لەبەری لە بەریتانیا خەونەکانی هێناوەتە دی واتە ئەو وڵاتی خەونەکانی لێبەدی دەهێنیت ئەو وڵاتە دەبێتە وڵاتی دایک بۆتەوە. ژیان مۆبەرگ لیتس EK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە